دوو ڕوودا و لە شاری هەولێر ڕوویدا. ڕووداوی یەکەمیان لە بەرواری 16/2/2020 لە گەڕەکی ئازادی ئاگرێک لە ماڵێک کەوتەوە کە هاوڵاتیەک تێیدا گیانی لەدەستدا دوای لێکۆڵینەوەیەکی ورد لە ئەنجامی کۆتایی بۆمان دەرکەوت. ئەو هاوڵاتیە بە غازی یەکەمی ئۆکسیدی کاربۆن گیانی لەدەستداوە. ئەم هاوڵاتیەکی بە ساڵاوچوو بوو، تەمەنی 83 ساڵ بوو، بە تەنیاش لەم خانووەدا دەژیا. ئەمە لە سەرەتای ساڵەوە تا ئێمڕۆ ئێستا تێیداین پێنجەم حاڵەتی مردنە لە شاری هەولێر بەهۆی غازی یەکەم ئۆکسیدی کاربۆنەوە. ڕووداوی دووهەممان تایبەتە بەو کارگەی کە 3 ڕۆژ لەمەوبەر لە ناوچەی پیشەسازی باکوور گەڕی گرت کە کارگەی دروستکردنی پوشی موبەریدە و جەگ و ئەسکەلەی باڵەخانە بوو. لە ئەنجامی کۆتایی ئەم ڕووداوەش ئاگرەکە بەهۆی ئوتوێک بوو کە کرێکارەکان بە شێوەیەکی زۆر خراپ کارەکانی خۆیان ئەنجام دەدەن، بەداخەوە زیانێکی زۆر بەر ئەم کارگەیەکەت، بەڵام خۆشبەختانە نەمان هێشت هیچ کارگەیەک لە دەور و پشتی ئەم کارگەیە گڕ بگرێت.